بدلين خوش ام جارك دی به دیدار و شاد دبین تماشاوان دمی لحاف گهاندنا کردان کرد کنکشن. ابوي هيفيه كو ام كردان بجهين نائكو سرحاتي وبويرن لجهان دقامن بيك جوهرين داخل شمو جفيري جي استدويا دنج امريكا لواشنطن دي سي ديت جلول. بینران اوا داخل شمویا و وی جاری امی بهفرا وان بابتان تماشا بکن. دنگ ودان و برسوا جهانی جه دو تقینین باجار بوستن را چوابون. یکم دادوری دادگاه کرنا صدام حسین میوانی رواندا کردی بو لورجینیا. کنسرتک جبو کوم کرنا آلیکاری جه پنابرین کردین سوری را. پنابر جه جواکین کیمانی نژادی لسوریا گهانا ابغازیه جی. اری پاشمایا بوهارا عربان دی جداهین تیرایی طایفی بن مارگریت تاتشر خانم پولای وغر کرد. ریبرین جهانی آمادهی ریو رسمین و شرط ناوی دبن لگلو بری او بکوجیانا سیاستی کاریوی چبو حتی داویا برنامه دیگر ما ببینن اونی برسوا راست بزانن و کامیرا لهفگاندنا کردان لسری سالا ازدیان لدو مالباتان لورجینیا آماده بو دیروک ناسا کی ازدیجی لرهن دیروکین و پروژه دیگر سلاوین دوباره تماشاوانین دمی لهفگاندنا کردان کرد کنکشن لروجا دو شنبه 15 ماه 4 لدمی غارا ماراثونی لباجار بوستن ولایت ماساچوستس امریکی دو بمبان سه کس کشتن و بتر جسد و چلان بریندار کرن او که کارکی تیروریستی هات ناس کرن و دنگ ودانک مزنجی لجیهانی هبو هفکار بالین صالح افراپورت آماده کرد. دو تەقینەوەکەی ڕۆژی دووشەمەی شاری بۆستن لە نزیک هێلیکۆتایی ماراسۆنێکی جیهانیەوە بۆ مایش هەڵەژان لەنێو ئاپۆڕی ئەو خەڵکەی بۆ سیرکردنی ماراسۆنەکە لەوێ بوون. زۆربەی زامارەکان بەشداربوانی ماراسۆنەکە بوون. نزیک بوومەوە لە هێڵی کۆتایی تەقینەوەکە ڕوویدا دووکەڵی سپی بەری ئاسمانی کرد شتێکی زۆر ناخۆش بوو. سەرۆک ئۆباما لە وتارێکی تەلەڤیزیۆنیدا پەیمانیدا بەگەلی ئەمریکا ئەوانەی ئەو کارەیان کردووە دەستگیر دەکرێن. بێ هیچ چەند دوچوونێک دەگەینە ئەنجام و ئەوانەش دەدۆزینەوە کە ئەم کارەیان کردووە بۆچیش کردویانە جا هەر کەسێک بێت یا هەر ڕێکخراوێک بێت ڕوبەڕووی قورسایی دادوەری دەبنەوە. هەر بە چەند کاتژمێرە پاش تەقینەوەکان دەسەڵاتداران لە دەستگا فێدراڵی خۆجێیەکان ماڵێکیان لە بۆستن پشکنیوە و ژمارەیە مەتریاڵیان بینیوەتەوە. کاردانەوە بەرامبەر بەم ڕووداوە لەسەر ئاستی نێونەتەوەییش هەبووە. ئوسترالیا بەبێ دوودڵی ئیدانەی ئەو هێڕیشە درەندانە و بێمانایانە دەکات بۆ سەربوونەیەک کە لە هەموو جیهاندا ناسراوە. ئەو وێنانەی بینومانن تۆشی شۆکی کردوین و نێزا و پارەنەوەمان لەگەر کەس و کاری قوربانیەکاندان و پرسای خۆشمان بۆ ئەوانەی خۆشەویستەکانیان گیانیان لەدەستدا لەم کارە ساتەدا. لە لەندەنیش ڕێکخەرانی ماراسۆنێکی هاوشێوە ڕایانگەیاندووە پێداچوونەوە بە پلانە ئاسایشەکانیاندا دەکەنەوە. ئێمە زۆر خەڵکی پرۆفشناڵمان هەیە ڕۆژانە کار بۆ پاراستنمان دەکەن و دڵنیاشم لەوەی ڕۆژی یەکشەممە ماراسۆنێکی سەرکەوتوانەمان دەبێت. لە مۆسکۆ لە دەرەوەی باڵۆزخانەی ئەمریکا گوڵ و پەیام دادەنران ئافریکای باشوور هاوسۆزی خۆی دەربڕیوە لە وڵاتی چینیش کاردانەوە هەبووە. لە ئەفغانستانیش کاردانەوە هەبووە کە لەوێش تەقینەوە ڕوودەدەن. زۆر خەمبار بووم و خەڵکی ئەفغانستان لە هەموو شوێنێک زیاتر لە ئازار و مێنەتیەکانی ڕووداوی لەم شێوەیە تێدەگەن. لە بەرلین وەزیری دەرەوەی ئەڵمانیا باسی لەبیرکردنەوەی زۆر کەس دەکرد لە بۆستن. مەبەست لەی تێکدانی بۆنەیەکی خۆش بوو بۆ کارەسات و هیوادارم ئەوانەی کردویانە بدۆزرێنەوە بدرێنە دادگا. هێشتاش پۆلیس و هێزی سەربازی نیشتیمانی چاودێری شوێنی تاوانەکە دەکەن. سەرۆکی پۆلیسی بۆستن دەڵێت لێکۆڵینەوە لە هەموو پارچە شتێک دەکرێت. لە لێکۆڵینەوە داین بۆ ئاڵۆزترین تاوان لە مێژووی پۆلیسی بۆستندا. هاوکات لێکۆڵەرەوان دەستیان کردووە بە لێکۆڵینەوە لەو نامانەی کە دەنێرێن بۆ کۆنگرێسی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەروەها وەک دەشگوترێ بۆ کۆشکی سپیش. ئەو نامانە هاوشێوەی نامەکانی ڕۆژانی پاش هێرشە تێرۆرکاریەکانی 11 سەپتەمبەر پڕن لە مادەی ژەهراوی و وەکو سەرچاوەکان ئاماژەی پێدەکەن ئەو مادە ژەهراویی ئەم جارە بەکارهێنراوە ئەنفراکس نییە بەڵکو ژەهرێکی کوشندەترە و پێی دەگوترێ ڕایسین. دەخیل سپاس بەڵێنج بۆ vê راپۆرتێ بەلێ بینەران یەکەم دادوەرێک و دکتاتۆری عێراقی سەدام حسێن وەکات تاوانبار لە پێشووی ڕاوەستیای ڕزگار محەممەد ئەمین بەری چەندێکی لە ئەمریکا بوو و چەند چالاکی هەبوون ویژ بۆ ژمارەکە ئەندامی ڕەڤەندا کوردی لە دەڤەرە واشنگتن بەحسێ دامەزراندنا دادگەهێک کرد و هەروەسا وی بەرسڤا چەند پرسیارên مەژیدا. بۆ دانانی محکەمەکە دوای ڕوخانی نظامی عێراقی سێ فکرە هەبوو. فکرەیەکیانەوە بوو کە محکەمەیەکی دەولی تشکیل بکرێت
وەکو چۆن یوغۆسلافیا و ڕواندا و ئەوانەی کە لە لاهای محکەمەکانیان بۆ تشکیلکردن محکەمەکە بە بڕیارێکی مەجلیسی ئەمن بێت. فکرێک ئەوە سەری نەگر ئەو فکرەیە، چونکە ئەو تەسەورە کرا کە ئەمریکا تەمان لە پشتی دروستکردنی محکەمەکەەوە بوو، بەس ئەمریکا تەسەوری وابوو کە مەجلیسی ئەمن بڕیار دەرناکات بۆ تشکیلکردنی ئەو محکەمەیە، باعتیبار ئەمریکا بۆ خۆی لە دەرەوەی بڕیاری مەجلیسی ئەمن هاتوتە عێراق. فکرەی دووهەم ئەوە بوو کە محکەمەیەکی تێکەڵاو دروستکرێت لە بینی کۆمەڵێک دادوەری ئەجنەبی بێگانە شارەزار لە مەجالی محاکمی دەولی و کۆمەڵێکی عێراقی وەکو تەیموری شەرقی، سیرالیۆن، ئەوەش تەجروبە هەیە لەو بارەوە. فکرەی سێهەمیش ئەوە بوو کەوا هەر محکەمەکە عێراقی بێ و لە حکام و لە ئیدعای عامی عێراقی بێت. من بۆ خۆم بەڕێی خۆم باشترە بوو محکەمەکە عێراقی نەبێت، لە محکەمەیەک بێ بە بڕیارێکی مەجلیسی ئەمن تشکیل بکرێت. حاکم ڕزگار گوتوی وەکا دادوەرێکی بێلایەن بەرەی خۆ دەدا سەدام حوسێن و لە گۆڕە بنەمای و پرینسیپێن دادگەهێن ڕەوا لێژبەرگرانیên سیاسی وی دەف ji serokatiya dadgehê berda çunku bi baweriyawî karê dadgehê netolestandine ji sedê 19 were felsefa sizadanê hatiye guhartin û armanca wê bûye çaksazî. Hakim Rizgar gote bername li hevgihandina Kurdan ku sîstemê serbexweyê dadweriyê heye lê ne hemû dadwer serbexwane û kêşeya herî mezin jî şikandina qanûnê ye li Iraqê û li Herêma Kurdistanê. دەبێ قانون بۆ ئەوە دەردەچێت کە جێبەجێ بکرێت. دیارە هۆکاری هەیە قانون کە دەردەچێت، واگەر ئەو هۆکارە هەتا ئەو هۆکارە بمێنە دەبێ ئەو قانونەش بمێنێت. بەڵێ من دەڵێم کێشەی عێراق هەر لە سەرەتاوە دروست شکاندنی قانونن، جا هەندێک جار قانونی نێودەوڵەتی شکێنراوە، هەندێک جار قانونی داخلی شکێنراوە، هەندێک جار قانونی نێودەوڵەتی یان بەپێی ئیتیفاقیاتی چەند دەوڵەتی. ئەمە کێشەی گەورەی عێراق. دەڵێم ئەگەر لە عێراقدا قانونی نێودەوڵەتی نەشکێنرایە تاوانی نێودەوڵەتیش نەدەکرا. ئەگەر قانونی داخلی ئێمە قاوانینەکانمان قانونی عێراقی ڕێگەی لە تاوان گرتووە و سزاشی بۆ داناوە، بەڵام شکێنراوە بۆیە تاوانەکان کراوە. ئەگەر قانونی عێراقی جێبەجێ بکرێت، قانونی سزایی جێبەجێ بکرێت، قانون بناوەکانی دادبینی سزایی جێبەجێ بکرێت، کەسێک سزا نادرێ بەبێ دادگای عادیلانە. خەڵکێک بە کۆمەڵکوژی ناکرێت، خەڵکێک ناکرێت تا بۆ نمونە تاوانی ئەنفال ڕوو نادات. ئەگەر لەو حاڵەتەیە تاوەکو خەڵکێک بەبێ دادگا سزا نادرێت، بەس تۆ کە دەبینیت خەڵک بە ڕەشەکوژی دەکرێت و خەڵک لە دەرەوەی دادگا سزا دەدرێت و خەڵکێک لە باتی خەڵکیی کە سزا دەدرێت و ناچێتە دادگاوە، لە بنەڕەتدا ناچێتە دادگا و دەکوژرێت. ئەمانە هەمووی شکاندنی قانونە. ئەی لە هەرێمی کوردستان، لە هەرێمی کوردستانی عێراق، لە هەرێمی کوردستانی عێراقیش قانون دەشکێت. شکاندنی ئەو قانون خۆی ئەوەی گرنگە دوو نوع شکاندنی قانون هەیە. قانون فەرد وەکو تاک کە قانون دەشکێنێ ئەمە تاوان دەکات، ئەمە دەبێ ئەمە لایەنەکە. بەڵام قانون شکاندنی دەوڵەتی ئەوە مەترسیدار بووە لە عێراقدا. لە وەکو حاکم تەبەن ئێمە دەبێت تەعامل لەگەڵ مەلەف بکەین کە دەڵێن قانون دەشکێنرێت، کارێکی دیاریکراو دەبێت لە بەردەستم بێ و بە پێی بەڵگا قسە لەگەڵ مەلەفەکەدا بکەم. هەر کاتێک مەلەف و بەڵگەکان کۆ بکرێتەوە لەسەر هەر کەس، دەبێت دادگادانی بەوا بنێکە ئەو تاوانە ڕوویداوە، دەبێت سزاشی بۆ دیاری بکات، جا لە هەرێمی کوردستان بێ یا لە دەرەوەی هەرێمی کوردستان بێ. کاک حاکم ڕزگار لەسەر و قانونەوە بێت، بە تایبەتی لە کوردستان و بە تایبەتی بەرپرسانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و گەلی کوردستان دەبێت لە هەموو کە زیاتر گرنگی بە قانون و سەروەری قانون بدەن، چونکە
ئێمەی کورد و خەڵکی کوردستان قوربانی دەستی قارونشکاندنە. مالی کاک حاکم ڕزگار جەنابەت کە بوو تا سەرۆکی دادگایدا تاوان بارانی عێراقیان دادگای تاوانی عێراق و کە سەدام حوسێن زۆر ناودار بووی لەو کاتەوە. ئێستا بیر دەکەیتەوە کە بۆ پۆستێکی سیادی عێراق یان پۆستێکی حکوومەتی چی عێراق چی هەرێمی کوردستان کار بکەی پۆستێک وەرگری؟ نەخێر. بۆ حەزم لە کاری دادوەریە. و نوێنەراتیا واشنگتن یا پارتیا ئاشتی و دموکراسیەتی بەدەپێ بە هەفکاری دیگەل ژمارەکە چالاکوانین کوردین سووری و بە پشکداریە پارتیین سیاسی و ڕەڤەندا کوردی لە دەوروبەرین واشنگتن شەڤبێرکێک ڕێخست ji بۆ دانەسەرهەڤا ئالیکاریە دراوی ji کوردین سووری ڕە ئەوێ لە ناف سووریادا و یەن لە هەرێما کوردستانە عێراقی ژی پەنابەر بووین. سیروان قەچۆ لە وێ دەری ئامادە ببوو و ئەفراپۆرت گەهاندیە. لەوێ دەماکۆ کوردên سووریە دە ڕەوشەکە سیاسی و ئابووریە دژوار دە دەرباز دەبن کوردên ئەمریکا و ئەوروپا بە هەموو کارینە خۆ هەوڵ دن ئالیکاری و پشتگیریە بدن خەڵکی خۆ لە هەندر وەلێت. لە پایتەختە ئەمریکا واشنگتن ژی کۆنسێرتێک تایبەت ji بۆ ئالیکاریە کوردên سووریە هاتە دەرخستن. ڕەڤەندا کوردên سووریە و بە ئالیکاریە نونەرتیên hinek partiyên siyasî li devera Washington nameyek ji gelê xwe re şandin ku ew dê vê şoreşa di dijî rejîma Esed de nebitenêne. Jimareke hunermendên navdar jî bi stranên xwe konsert geşkirin. Ji wan hunermend Hozan Comerd, Delîl Dîlanar, Fuad Naraqî û Azad Yalçin. Kurdên parçeyên din yên Kurdistanê jî bi girseyî beşdarî konserê bûn. Wê yekê wan jî piştgiriya xwe ji bo Kurdên Sûriyê nîşan dan. Ji bilî stran û Dîlanê çend çalakiyên din jî pêk hatin. Kurtefilmek li ser rewşa Kurdên Sûriyê hate pêşkêşkirin û her wiha mezadek ji bo firotina tabloyên hunermendê şêwekar Luqman Ehmed birêve çû. Avantgardya Yeranê ji bo orderiya alîkariya Kurdên devera Sûriya û rastî Kurdên devera Sûriya pirca parçekiriş Kurdistana me û em hemî pêdivî wan em hemî pêdivî alîkariyê re bi wana. Zor pêman xweş bû şirketman kir. Hîwadarim serkewtû bin. Hîwadarim ewan ji lew renca nemênin lew azara nemênin. Zor pêman naxweşa ke awarîkî û derbederiya minawî ewan wek mendalî xomane Kurdî her çar parçeyê Kurdistan yekekin hîwadarim ewan serkewtû bin bi amanc û arzukanyan bin. Îşev em li hevdû ceviyan ji her çar parçeyê Kurdistanê ji Başûr, Bakur, Rojava, Rojhilat ke me avahangaya çêkirî ji bo mikaribin alîkariyê Rojavayê Kurdistan re bikin ji ber îro di rewşekê de pir zehmet dijîn û ev şevhêrka me avahinga me ji alîkarî ji wan are û gaveke pir baş em her çar parçeyê Kurdistanê me bi hav re kar kir û înşallah wekî ji gavên din jî em bavêjin ji bo mikaribin alîkariya milletê xwe bikin heta ku mikarin tiştê bi destê me derkevin û spas ji bo we. Lê gorî berpirsên konsertê pereyên van tabloyan û pereyên ku ji konsertê hatine danhevkirin dê yekser wekû alîkarî biçin ji bo kesên hijar li nav Kurdên Sûriyê. Sîrwan Qutço, Dengê Amerîka, Washington. دگەل بلندبوونا ئاستی تونندوتیژیên nijadî di nêvbera Elewî û Sunniyan da li Sûriya di nêvbera Şîa û Sunniyan da li Iraqê li Lubnanê li Behrên û li çend welatên dîyên İslamî jî hez bi xetereka mezin tê kirin. Lêre li Binyadê Brookings li Washington di panêlekê de em ê hewl bidin bersiva dû pisyaran bizanin. Erê paşmaya buhara Ereban tundûtîjiyên nijadîna di nêvbera Sunne û Şîayan da û erê Amerîka çawa wê siyaseta xwe dabirêje heta hember van tirsan karekî bike? Bi baweriya taybetmendên li navendê Brookings axiftin sê eger hene ji bo firehbûna cudahiyên taîfî li welatên Ereban. Tapokirina desalata welatan ji aliyê Sunniyan ve şerê Sûriya û encamên xeterên çaverêkirî û baweriya berbelavbûna karîgeriya desalata Îrana Şîa. Lê digel rûxandina çend rejîman nasnama wan cudahiyan hat guhertin.
دگەل ڕووخاندنا ڕژێمە زوردار جداهیên تایفî bûne cudahiyên nasnama siyasî lê cudahiya şîa û sunniyan li welatên Ereb bûye rêkek xebatê ne bes ji bo desalata siyasî û aborî belkî xebat ji bo hindê ka çi şirovekirin ji îslamê re rast e û kî ji wan e pitir têpesend kirin. ئەگەر ناڤەڕۆکێ بوهارە عەرەبان موکمکردنا هاوڵاتی بوونێ بوو لێ بڕووخاندنا ڕژیمên دیکتاتورî وڵاتên فرەنژاد و فرەمەزهەب لاواز بوون. Erkî bi zehmet dê pitir sengî bît li ser parastina sinûrên welatan û parastina ekbûna wan û pêkvejiyana pêkhatan bi rêka diyaloga niştîmanî û piştrastkirina şîayan ku ew nahêne piştgoxistin. Pisyara herî mezin jî renge ew bitin ka Amerîka dê çawa siyaseta xwe ya derve darêjitin ser jinû heta serederiyê digel xetera cudahiyên taîfî li rojhilata navîn biketin. Mexabin şarezayên panêlê qet dûr neçûn bi tinê gazinde kirin ji darêjerên rêbazên Emerîkî. Ez bawer dikem divêt Amerîka pitir bihêta agahdar-kirin li ser rêberên ûliyet misilmana çunkî em dibînîn ew pitir dikevne siyasetê, pitir karê dewletê dikin û dikevne desthilatê û Emerîkî baş ne agahdarî wanin heta têkeliya nû ya Emerîkî digel Îxwanên Muslimîn ya Misrê ezmûnek nû ye. Diyara navarokê dawiyê panêlê ew bû paşmaya buhara Ereban dê cudahiyên tîreyî û taîfî bin û ji bo demekî dirêj û ew dê cihê şerê İsraîl li Ereban bigiritin û bibte pirseka navendiya cîhana Ereban. û li demê ku şerê navxweyê Sûriya dikeve sala sê kêmaniyên olî û nijadî pitir û pitir hez dikin ew ne bi silametin di Sûriya de. Mesîhî û Ermeniyên Sûrî rû dikin Lubnanê û Ermînya. Lê komeleka diya nijadî Ebxaziya ji xwe re kiriya hewangeh cihê ku ew pişta xwe gerin bikin bi têkeliyên etnîkiyên berî 105 salan. شەڕی نێوخۆیی سووریا وای کردووە زیاتر لە 1 میلیۆن کەس لە ڕادەی نێونەتەوەیدا ببن بە پەناخواست. گەلێک لەوان لە نێو کەمپەکان لە تورکیا، ئۆردۆن یان وەک هێندێک بنەماڵەکان لە لوبنانەدا دەژین. بەڵام چەند کەسانێک لەسەر کەناری دەریای ڕەش لێرە لە ئابخازیا سەرپەنا دەدۆزنەوە واتە هەریمێک کە لە کوردستان جیابۆتەوە و سەردەمێک وەک شوێنێکی کەناری سەر بە رووسیا دەژمێردەرا. ئەوان ئەبخازەکانی سووریان وا تا 150 ساڵ لەمەوبەر دوای ئەوەی سزاری رووسیا باب و باپیرانی مسلمانی ئەوانی لە کەنارەکانڕا بۆ تورکیای گواستەوە. ئەبخازیا جێ ڕەسەنی منە بەری شەڕی ناوخوا لە سووریا مە پەیوەندی هەبوون ڕاهێنمان لە ئەبخازیا هەنا. دەمێکی زوو پێشی شەڕی نێوخۆیی سووریا دەست پێ بکات لە ڕۆژەکانی دوای ڕووخانی یەکێتی سۆڤیەت و کوردستان سربەخۆیی وەربگرێت جیاخوازانی ئەبخازیا داوای خودموختاریان کرد. 20 ساڵ پێش وەلید وسوق ئەبخازی لە هەندەران ڕاو وەک خۆبەخشێک لە دژی کوردستانی خەباتی کرد. 6 مانگ پێش کاتێک شەڕ لە گەڕەکێکی شاری دمەشق دەستی پێکرد وەک گوڵفرۆشێک و بابی سێ منداڵان ماڵ و منداڵی بۆ شوێنی باب و باپیرانی واتە ئەبخازیا گوێستەوە. ئەوە باشترین جهات و دیکاری لێ بژی لێرە ئەم بە ئاشتی دژین و خەڵک ئالیکاریا مەدیکە. وەزیری دەرەوەی دۆخی ئەستای ئەبخازیا ڤیلاتچێسلاڤ چیرەکبا دەڵێت 200 کەسی سووریای ئەبخازی هەر پێشتر گەیشتونەتە ئەو شوێنە و 150 کەسی دیکە هەتا کۆتایی ئەم مانگە دەگەنە جێ. مە دەبێت ئالیکاریا براین خوا بکەین ئەوەی ژ سووریا تێن و دڕەوشەکە خراپ دەنە. ئەگەر چی کەسانێکی کەم بە زمانی رووسایی یان ئەبخازیا قسە دەکەن ئەبخازیا پێویستیانە لە دوای شەڕی نێوخۆییدا وردە وردە خۆیان بنیاد بنێنەوە. گەلک جوان دوارێ ئەلکتریکێدا تایبەتمەندن مە پێتیڤی بوانە هەیە و گەلک جوانە دەست بکار کردە. لە زانکۆی ئەبخازیا بێسلان براتیلیا دەڵێت ئەبخازیا پرۆگرامێکی درێژخایانی بۆ دڵگەرمیدان بە ئەبخازیەکانی ئێتنی هەیە کە لە تورکیاڕا بگەڕێنەوە. پەلیتیکە ریپەتریاتسی ڤەگەریان ji بۆ ئەبخازیا بەریدی ساڵان دەست پێ کردە. سندۆقێکە ئالیکاری لە ئەبخازیا هاتیە دانان ji بۆ هاندانە ڤەگەڕاندنە ئەبخازیان ji تورکیا. دوای ئەوەی کوردستان کۆنتترۆلی ئەبخازیای لە کەیسدا 200,000 خەڵکی بەڕەچەڵک گورجی واتە نیوەی دانیشتوان زۆریان بۆ هات ئەوێ بەجێ بێڵن.
خۆپێشاندەران وەکو ئەوانی لە تیبلیسی گورجستان دەڵێن کە ئەگەر ئەبخازیا دەیەوێت ژمارەی دانیشتوانی گەشە پێبدات دەبێت لە گورسیەکان بگەڕێنێتەوە ئەو ماڵانەی پێشتر بەجێیان هێشتووە. بەڵام ئێزیدیا چانیا سەرنووسەری ڕۆژنامەی نوجانیا گازێتە سخۆمی دەڵێت ڕێبازی سەبارەت بە دانیشتوانی ئەتنیە نەک ئابووری. مەدوێت ژمارە ئەبخازیان لە هێرە زێدە بکەین. بۆیە ئەبخازیا پەناخوازانی ئەتنی بۆ لای خۆی ڕادەکێشێت و پەناخوازانی ئەتنی گورجی لە خۆ دوور دەکاتەوە. سەلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا. سەرۆکوەزیرە بەری یا بریتانیا مارگرێت تاتشەر لێ هەشتی مەها چار نیسانی و دژیە هەشتی و حەفت ساڵیەدا وەغەرە داوی کرد. ئەو بتنێ خانوم بوو ببتە سەرۆکوەزیرە حکومەتە بریتانی و ji بۆ درێژترین دەمژی لێ ڕێوڕسمێن بەشارتناوێژی چەندین ڕێبەرین جیهانی ئامادە ببوون. سندریکا مارگریت تاچر دناف کومن خلکی دناف جادن لندن را درباز بود. شاهجن و ماسن ریبرن بریتانیا و جهانی آماده ریو رسم و شارت ناوی بون. جرایی که مارگریت تاچر لسال 1987 هاته هل بجارتن با سرکاتی حکومت بریتانیا و حتی دیری ده سالاتی بوی لسال 1990 و سرکاتی پارتیا پاریزیار یا بریتانیا دکر بودم 11 سالان. سیاست نوعیت پاریزیار قناقا و گوهاسنا بریتانیا بون. وان سیاستا حسن گلک به هزن پشتوانی و دش آزراندن. او حس لحفتی بوری دیار بونه و تاویکو خانم تاچر بودم 23 سالان دیری 10 سالات جی بوی. حتی نها او یکم خانم بویه سرکاتی حکومت بریتانیا بکد و بود درشترین دم 10 سالی 23 روشنامه‌وانێکی روسی ئەو بە خانمە پۆڵایدا ناسکردن و حتی نها ئەو ناسناو دیگەلما ئیشبەر سیاسەتی نوێیان بێژ بەردانان و ستایلی ڕێبەراتیکردنەوەی. فەخریا دووسکی دەنگی ئەمریکا. بەڵێ تەماشەوان هێژا مارگرێت تاتشەر سێ جاران هات هەڵبژاتن ji بۆ سەرۆکاتیە حکومەتە بریتانیا لە ساڵ 1970 و نەهێ هەتا 1990 لێ لەگەڕا سێ وێ دەستجیکارکێشانە خوادا ئەفجا پرسیارەمە ژوە ئەڤە مارگرێت تاتشەر بەری بکەفتە ژیانە سیاسەتی کاریوێ چ بوو؟ لێڤەکۆلا کیمیا و پارێزەر بوو؟ مامۆستا و کارمەندە حکومەتێ بوو؟ ڕۆژنامەڤان و پارێزیار یانژی نویسکار و مامۆستا بوو. دەگەلمە بمینن پشتیوی بەحسێ کورد سەبارەت سەری ساڵا ئێزدیان ئەم بێ بەرسڤا ڕاست ژوەڕە بێژن. بەلێ بینەران ڕۆژا چارشەمبا بۆری سەر ساڵا ئێزدیان بوو گەلک دەبێژنێ چارشەمبا سۆر ئێزدی باوەڕ دکن ئەڤە ڕۆژە ئافراندنا کنیاتیە و چەندین تۆڕ و تبعانە دەربڕینێ ژوێ نادکن ئەم لە دوو ماڵباتین ئێزدیان لە ڤەرجینیا نزیک واشنگتن ئامادە بوون. سەرێ ساڵا ئێزدیان دەستپێکا بوهاریە و بە باوەریا ئێزدیان ئەو ڕۆژە سەرژن و بەژاندنە ژیانێ و ئافراندنە عەردیە ئەو دەربڕینێ ji vê باوەڕێ dikin بەکەلاندن و ڕەنگکردنا هێکان لە ئێڤاریا vê cejnê ئۆلدار ڕوو dikin لالشێ پەرستگەها مەزنا ئێزدیان و مۆما هەڵدیkin digel gotina دوعا و têkistin olî li gunda jî êzdî rêz û hirmetê li jêderên jiyana xwe digirin bi çendîn tôr û tibaan egerçî eva cejna serê saliya lê gelek dibêjnê çarşema sor. ئەرێ ڕەهێن vê cejnê vedgerna çi serdemî me ev pisyar arasteyî Dr. Zorab Aloyan kir ew mamostayê zanîngehê û dîroknasa. Li gor êzdiyan roja çarşemê rojeke pîroz e ber ku li gor salnameyek kevin ya gelên arî yani gelên Kurcî û gelê hemû gelên Îranê wek em dibêjin destpêka cîhanê yani afrandina cîhanê divê rojê de pêk hat. Çarşema sor wisa tê bawer kirin yani hinek ev hene nêrîn hene nav êzdiyan da jî hinek dibêjin divê çarşema sor da hemû milake datkevin ser erdê ku piştgiriya êzdiyan bike û ya xwedî li êzdiyan bide. Ev tê dîtin wek cejna Tawusî Melek yan Tawusî Melek a serperiştiya hemû milaketan jî dike. Tawusî Melek ji ber ku simboleke kevn ya tavê ye ne tenê li ba êzdiyan û ji ber wê yekê jî em dizanin ku divê rojê da yani nêzîkî Newrozê ye belkî berê ev rojekê de jî hatin kire lê nêzîkî Newrozê eger belkî salname hatin guartin yan roj bi heva negirtin lê bêguman çarşema sor û Newroz nêzîkî hevin
وكابي روشو شافيه وجبرويه كي وك جيان جنوا تي فاجين كرن وروش باندورا خوزيداتر دكه وسبولا روجيشي تاوسي ملاكه يانجي همون بلا كات بسبرش تاوسي ملاك دي روجي دتين سرار دي غورباوري ازيان گەلک سپاس دکتۆر زوراب بەلێ بینەران بەری چەندێکی مە پرسیار ژێوەکر بوو کە سەرۆکوەزیرە بەرێ یا بریتانیا مارگرێت تاتشەر یا بەری چەند ڕۆژان وەغەر کردی بەری بکەفتە ژیانە سیاسەتی کارێوێ چ بوو لێڤە کۆلا بواری کیمیا و پارێزەر بوو مامۆستا و کارمەندە حکومەتی بوو ڕۆژنامەڤان و پارێزیار یان نویسکار و مامۆستا بوو بەرسڤا ڕاست بژارە یەکیە خانم مارگرێت تاتشەر لێڤە کۆل بوو دوارێ کیمیایەدا و دپێڕا بوو پارێزەر ئانکو بەرەڤانکار بینەران هیوی دیکن پەیوەندیامە دیگەلوە بەهێز بمینە ji بۆ تەماشەکردنا بەرنامەمە و چەندین راپۆرت و هەفپەیڤینên دی و دikarin سەردانە ماڵپەڕین مە بکن دەنگی ئەمریکا یان دەنگی ئەمریکا ئیمێلەمە kurtconnection@voanews.com فەیسبوک کورت کنەکشنە ئەگەر ببن دۆستین مین تویتەرێژی ئەڤە نافنیشانên منە تویتەر @kurtconnection هەتا جارێکە دی ستافێ لە هەڤگەهاندنا کوردان کورت کنەکشن هیڤیا دەمێن خۆش ژوەڕا دیکە